پرسی ئەندامبوونی سوێد و فینلاند کە هێشتا بە هەڵواسرایی ماوەتەوە لە هاوپەیمانی ناتۆیە کە تورکیایەکێکە لە وڵاتانی ئەندام لەنێو هاوپەیمانیتێکە ڤیتۆی هەبووە چنێکە لەسەر ئەندامبوونی ئەم دوڵاتە بە تایبەت سوید کە پرسەکە دەگەڕێتەوە بۆ کۆمەڵێک پرسی سیاسی لە نێوان تورکیا و هەروەها لە نێوان سویددا بدر لەم دوو وڵاتە ئۆکرانیاش کە ئێستا لە شەڕێکی چڕ و قوڵدایە کە شەڕەکەی با شێوەیەکی شێرپەنجەیی بڵاو بووتەوە لە تەواوی جیهاندا کاریگەریەکانی بشێوەیەکی ڕوون لە ڕووی سیاسی و لە ڕووی ئابووریەوە دەردەکەوێت لە ڕۆژئاوا چ لە ڕۆژهەڵاتیش بە هەمان شێوە لە ئێستادا دیارە پرسی سەرەکی ئەم شەڕەی ئۆکرانیش کە ڕووبەڕووی بۆتەوە ئەندامبوونێتی لە هاوپەیمانیتی ناتۆ کە رووسیا دژی ئەم ئەندامبوونەیە ڤیتۆی هەیە لەسەری بە شێوەیەکی گشتی لەسەر کۆبوونەوەکەی ئەم هەفتەیە وڵاتانی ئەندام لە هاوپەیمانیتی ناتۆ بە دیاریکراوی ئەم سێ وڵاتە و کۆبوونەوەکەیان چ بەرەنجامێکی دەبێت لەگەڵ بەڕێز دکتۆر بەهرۆز جەعفەر کە بەڕێزیان دکتۆرایان هەیە لە پەیوەندی نێودەوڵەتیەکان گفتوگوێم بابەتاکەم دکتۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونێت بەر لە هەڵوشتێ چاوەڕێی چی دەکرێت لە کۆبوونەوەکەی هەفتەی هاوپەیمانی ناتۆ لە 24 فبروەری 2022 کە جەنگەکە دەستی پێکرد رووسیا ڕایگەیان کە لە ڕووی سەربازیەوە دێتە ناو خاکی ئۆکرانیاوە لە 25 مانگە لوتکەیەکیان بەست ناتۆ یعنی ئەوەندە بە شەپرزەیی بوو قمەیەکی گەوریان بەست لە 25 مانگە ئەمە چوارەمین کۆبوونەوەی ناتۆیە لە ڕوانگەی ئەم شەڕی کە لە نێوان رووسیا و ئۆکراینەوە هەیە لەم لوتکەی سێشەمە کە 11 بۆ 12 مانگە خایەنێت سێ پرسی ئەساسی باس ئەکرێت لە شەردەڵ کراوە کە گفتوگۆ لێکرێت لە لیتوانیا لە پایتەختی ڤیلنیۆس پایتەختی لیتوانیا ئەم لوتکەی بەڕێوە ئەچێ سێ پرسی سەرەکی باسی لێوەکری پرسی یەکەمیان پرسی دەفێنسە پرسی بەرگریکردنە کە تر بەرەبەرە ناتۆ و بە تایبەتی ئیدارەی ئەمریکا کە ئەندامێکی سەرەکیە لە ناتۆیە یان قسەکەرێکی ڕئیسیە لە ناتۆیە بۆی دەرکەوتووە رووسیا ئەو کارکتەرە نییە بە درێژایی جەنگەکە قۆناغ بە قۆناغ شەک بەرهەم بهێنێەوە بۆ پێداویستی جەنگەکە ینی لە ڕووی دیفاع و لە ڕووی بەرگری و لە ڕووی هێرشکردنەوە رووسیا ئەو هێزە نییە کە ئەو چەکانە بەرهەم بێنە کە پێویستێتی بۆ جەنگەکان لە ماوەی ئەم ساڵەیە ئەمە دەرکەوتۆ بە هاوپەیمانیتی ناتۆ و بۆیە دوێنێش یارەی ئەمریکا بڕیاریاندا بۆمبی هێشووی بن بە ئۆکراین و بەردەوامیش پاڵپشتی مادی و ئیداری و هەواڵگری و هەموو شتێکی پێشکەش بە ئۆکرانیاکەن ئەمە پرسی دفێنس بوو پرسێکی دیکە پرسی بە ئەندامبوونی سوید و فنلاندە بە تایبەتی سوید کە کەوتۆتە بەردەم ڤیتۆی تورکیاوە کە ئەکرێ باسی بکەین لەم بەرنامەیە بە کورتی پرسێکی دیکە ئەوەیە کە ئەم جەنگە کۆمەڵێک کێشەی گەورەی لە دنیاە ناوەتە ئاراوە ینی من هەر لەم بەرنامەیە بوو بیرمە یەکەم ڕۆژدوای جەنگەکە من لاولێر بووم باسم لەوە کرد کە هەر لەگەڵ دەستپێکردنی جەنگەکە جیهان هەموو ئەبن بەتەرەف لەم جەنگەیە بە تایبەتی لە دوو ڕووی ئەساسیەوە ڕوویکیان ئاسایشی خۆراکە ئەوی دیکەن ئاسایشی وزەیە کە هەندێک وڵات هەن بە ڕێژەی 60% لە پشت بە غازی سروشتی رووسیا بەستن بۆیە پرسێکی دیکە لەمە گرنگتر هاتوۆتە ئاراوە کە لەم سویمتەیە لەم قیمەیە و لەوەی پێشووتریشا باس کراوە پرسی کۆچبەرە ئێستا دوێنێ حکوومەتی هۆڵندا هەڵۆشایەوە بەهۆی پرسی و کۆچبەرەوە چکە لایەنەکانی ئەوانەی کە حکوومەت پێکەنن لە هۆڵندا ینی نەگەشتە ڕێکەوتن تۆ بی بە سەرۆک وەزیرانی هۆڵندا یا سوید یا فنلەندا یا لیتوانیا بێلاڕووسیا لە پلانە داناوە بۆ 4 ساڵی ئایندە خزمەتی 4 ملیۆن مرۆڤ بکەیت بەڵام لە پڕ 2 ملیۆن مرۆڤ بن بە میوان کۆچبەرن نەماوەی و 4 ساڵە ئەمە کابینەکەی تۆ بەرنامەکانی تۆ تێکەدا هەموو وڵاتان تووشی ئەمە بوونە بۆیە ئەم پرسە گرنگانە باز ئەکرێت لەم قیمەیە دکتۆر بەس لەو شوێنە تایبەتە کرد کە لیتوانیایە کە ئەم کۆبوونەوەی تیادا ئەنجامەدرێت بۆچی بە دیاریکراوی لیتوانیا هەڵبژێردراوە لە کۆی هەموو وڵاتێکیاندا من لە ناتۆیە خۆی ئەم ناوچانە ناوچەی گرنگن ناوچەی بڵێن بەلتیقیان پێوترێت لە ڕووی جیۆپۆلیتیکیەوە خاڵی بەریەکەوتنی هەژمونی رووسیا و خۆراوان ئەمە یەک دوو کۆچبەرێکی زۆر لە بەلاڕووسیا و لە لیتوانیاوە ئەچنە پۆڵەندا ئەمە بە سەدان هەزار نییە بە ملیۆنەها کۆچبەرە ماوەی ئەم 6 ساڵی ڕابردووە کە لەوێ تووشی کێشەی مرۆیی ئەبنەوە ئاژانسە جیهانیەکان بەخۆیانەوە سەرقاڵەکەن مرۆڤایەتی و ئەو قیادە و پۆڵارێتی و جەمسەرگیری کە جیهان بڕێوەبای کەسایەتی ئەم سیستەمە جیهانیە خەنە ژێر پرسیارەوە کە تۆ بەدەیان کارەساتی مرۆیی ئەبینی لە ناو ئەمەیە بۆیە ئەمە خاڵێکی دیکەیە کە لیتوانیا و بەلاڕووسیا بەردەوام داواکەن پرسی کێشەی تەڵەزگە و
مڵۆزمی کۆچبەریان لە کۆڵ بکەنەوە ئەمە یەکەم دووهەم لە ڕووی پێگەی جیۆپۆلیتیکیەوە لیتوانیا و لەگەڵ بە لە رووسیا زۆر کاریگەریان هەیە لەم جەنگیا چکە ینی نقطەی فاصلن خەتی فاصلن لە بینی رووسیا و بێکداکێشانەکانی خۆرئاوایە لە ماوەی ساڵانی ڕابردووە خاڵێکی دیکە ئەوەیە کە پێشتر لەو شوێنەکانی دیکەم قەمەیان سەمتە بەڕێوە چووە یەکەم جار لە بەلەڕووسیا کرا دوای لە مەدرید کرا ئێستا لە بەلەڕووسیا ئەکرێت خۆی هەر بارگای ئەوە لە برۆکسلە لە بەلجیکا کە ئەوش لایەنێکی سەرەکی قسەکەرە لە یەکشەتی ئەوروپایە بەڵام یعنی ئەم ناوچانە بەردەوام ناوچەی گەرمن منتیقەی بەلتیق و خاڵێکی دیکە هەیە کە ناکنە ئەکرا لەم کاتەیە لە تورکیا ئەم سیمتە بە ئەم سەمیتە بەڕێوە بەرنەم قیمەیە بەڕێوەبەرنەبەری تورکیا خۆی لایەنێکی سەرەکی لە کێشەکان ڕاستە هێزی دووهەمە لە ناتوایە کاریگەری گەورەی هەیە بنکەی ئەنجەرلیکی لێ پێگەی تورکیا لە دەریای سپی ناوەڕاست پێگەی تورکیا لە ڕۆژڵاتی ناوەڕاست پێگەی تورکیا لە مەسەلەی بەڕێخستنی ملیۆنە هاتن خۆراکی یان دانەوێڵەی ئۆکرانیا بۆ وڵاتانی دیکەی خوارەوە بۆ خواروی ئاسیاوە پێگەی تورکیا لە قولقان لە قەوقاز لە بەلتیق ئەمە گرنگی تورکیا بڵام تورکیا خۆی بەشێکی گرنگە لە کێشەکە بۆیە ناکرا لەم کاتەیە لە تورکیا ئەم سەمتە بەڕێوە بچێت بۆیە لیتوانیا خەتێکی فاسڵە ینی هێڵێکی گەرمە لە نێوان رووسیا و بەرانی خۆراوەوە کە بەردەوام ئەگەری بەیەکدا کێشانیان هەیە باشە لەگەڵەوەی کە تورکیا یەکێک سەرچاوی زۆربەی ڤیتۆکانە کە لەسەر فینلاند و لەسەر سوید و سوید هەیەی بەڵام ئێستا نزیکبوونەوەی ئۆکراین دەبینین کە یەکێکە لە ڕکابەر سەرسەختەکانی ئۆکراین بەڵام تورکیامان بینیوە بەردەوامی کە لەگەڵ رووسیادا جۆرێک لە هاوپەیمانەتی جۆرێک لە نزیکایەتی بەدی کراوە نزیکبوونەوەی ئۆکراین و تورکیا چی گۆڕانکاریەک لە معادلە سیاسەکەی نێوان تورکیا و رووسیاکە خۆی ئێمە تقریبا پێش هەڵمەتی هەڵبژاردنەکە و دوای هەڵمەتی هەڵبژاردنەکەش لە تورکیا دوو کۆنفرانسە بوو کە نزیک بوون لە ئاکپارتی و ئێمە مشارەکەمان کرد و ئەم پرسیاری جەناب تشتانمان لێکردن کە فعلەن لە ماوەی ساڵانی ڕابردووە لە دوای 2010ەوە تورکیا پەیوەندیان هەرێمایەتی نێودەوڵەتیەکانی وەکوڵێ بەرەو خوارە ینی لە ئاستی خلۆربوونەوەیە پەیوەندی تورکیا لەگەڵ ئیسرائیل تێکچوو لەگەڵ میسر تێکچوو لەگەڵ سووریا تێکچوو لەگەڵ رووسیا تێکچوو لەگەڵ ئەمریکا تێکچوو لەگەڵ هەموو ئەوروپا تورکیا لە کێشەیە لایەزان لەگەڵ عێراق و لەگەڵ پەکەکە و لەگەڵ ینی دایر مادایر تورکیا ینی لە سەفر پرۆبلیمەوە کەی دیعایانە کرد کێشیان لەگەڵ کەس نییە بوو بە فول پرۆبلیم لەگەڵ دنیای دەوروبەر و ئەوانەیە بووە ئێستا سیاسەتی ئەردۆگان وایە کێشەکانی تەسفیر بکاتەوە لەگەڵ دنیای دەوروبەرە لەگەڵ میسرا پەیوەندەکانان بەرەو خێراتر بوونەوە ئەچێ لەگەڵ ئیسرائیللا پەیوەندەکان ینی ئەم بابەتە پەیوەندی بە کارکتەری خودی تورکیا و سیاسەتی ئەردۆگانەوە هەیە کە خۆی نابەستێتەوە بە بەرەیەکە بەرەی رووسیا هەر کاتی خۆشی کە لۆزان کە ئێستا بزانم ئەم ڕۆژانە زۆر باسی لۆزانەکرێت لەسەر دەمی لینینا ئەتاتۆرک هات لە پێشا خۆی نزیک کردەوە لە رووسیا بۆ ئەوەی چکە پێگەی تورکیا زۆر گرنگە بۆ خۆراوە لە هێڵی پێشەوەی جەنگیاوانە خۆی نزیک کردەوە لە رووسیا لە لینین بۆ ئەوەی خۆراوە گرنگی پێ بدات و نێڵێت ڕێگە بگەنلەوە ئامانجەکەی لە لۆزان بەدەست بهێنێ ئێتر خۆراوە تورکیا احتزان کرد ینی بەخۆ گرت بۆ ئەوەی بەلای سۆڤێتی ئەو کاتیان رووسیایان نەچێتە ئێستا ژەمانە ئەو سیاسەتێ جۆرێک لە جۆر دووبارەکردنەوەی مێژوو بەڵام تورکیا خۆی نابەستێت بە ڕاستە چەکی S400 لە رووسیا کڕی و هێڵی هەرە سووری بەزان کە ئەندامێکی ناتۆ چەکی S400 لە رووسیا بکڕێ بەڵام باجەکەشیدا ئەبینی ئێمە 12 ساڵ پێش ئێستا ئەچوینە تورکیا $100مانەدا 100 لیرەمان وەرەگرت ئێستا نزیکەی 3000 لیرە بە $100 باشە یەک تۆزیحی بچووک بە مۆکومەل حوزەیەکی بچووک تێبینیەکی بچووک ئەویش کە کڕینی S400 لە رووسیا هاوپەیمانێتی ناتۆ دژین لەبەرەوەی هاوپەیمانێتی ناتۆ فعلەن یەکێکن لەو هاوپەیمانێتیانی دژی کارەکان و سیاسەتی رووسیان لە ئێستاشدا ئەندامبوونی ئۆکرانێکێکە لە کێشەکانیان کە ئەمان دەیانەوێت ئۆکران بێنە هاوپەیمانێتەکە بەڵام رووسیا دژێتی دکتۆر لەسەر بابەتی ئەوەی کە لە کۆبوونەوەکی دوێنێ شەودا دواتریش ئەوەی کە لە وەک کۆنفرانسە ڕۆژنامەوانیەکەی نێوان سەرۆکی رووسیا ئۆکراینا بەدیمان کرد رووسیا هیچ ڤیتۆیەکی یاخود تورکیا هیچ ڤیتۆیەکی لەسەر ئۆکراین نییە بۆ ئەندامبوونی لە هاوپەیمانێتیەکە ڤیتۆ نەبوونی تورکیا چ گۆڕانکاریەک دەهێنێتە ئاراوە لە ڕای
رووسیا کە بتوانێت بۆ چوونەکانی بەرامبەر ئەندامبوونی ئۆکراین بگۆڕێ. بڕوونتر بڵێم تورکیا دەتوانێت ببێتە ئەو وڵاتە نێوەندگیرە لە نێوان رووسیا و ئۆکراینە؟ خۆی لە ساڵی 1952 کە ئەم ئیتیحادە بیری لێکراوەوە، خۆی ئێمە شارین بەوەی کە لە ساڵی 91ەوە کە دیواری بەرلینە ڕوخەوەیەتی سۆڤێت هەڵ ئەوەشێتەوە ئیتریشەتی ئەوروپا وەکو سیستەمێک وەکو وەحدەیەک وەکو ئینتەرناشنال ئۆرگانایزیشنێک سەرسکە ئەکەوێت. بەڵام ئەم ڕەوڕەوەیە مێژووی هێناوێتی لە دوای جەنگی جیهانی دووەمەوە ئیتر ئەوروپا بیری لە بنیادنانەوەی خۆی کرد، بیری لەوە کرد سیستەمێکی ئابووری سیاسی سەربازی کەلتوری مشتەرەک لە نێوان وڵاتانی ئەوروپا و کیشۆری ئەوروپایە دروست بکات. بۆیە هەمویان تیا ڕۆڵە ئەبینن، یعنی ئەو قانونەی کە ناتۆ یانیشتی ئەوروپای لە تیا دامەزراوە هێرشکردنە سەر یەکێکیان هێرشکردنە سەر هەموو ئەوانی دیکە. ڤیتۆی یەک وڵات بە دیاریکراوی لە ناو ناتۆیە کە ئەندامە لە ناتۆ ئەتوانێت ڕێگەڕێی بگرێت لە بە ئەندامبوونی هەر دەوڵەتێکی دیکە. بۆیە بێ 100% ئەوان کۆک بن لەسەر ئەوەی کەن ئۆکراین یا سوید یا فنلەند ببێ بە ئەندام لە ناتۆ. و لە کاتێکە ئەمە پرسێکی ێزگار شارە نووسازە بۆ سوید و بۆ فنلەندا چکە بە تاواتێکەوێتە بندەستی رووسیاوە. ئەم پرسە بۆ تورکیا ێزگار چارە نووسازە لەبەرەوەی من قەنەعەتی خۆمایە ڕۆژی سێشەمە و چوارشەمەش نەتیجەکەی ئەبینین تورکیا ناتوانێت بە ڕێگەری لە بە ئەندامبوونی ئۆکراین بگرێت، چونکە ئەم پرسە بۆ خۆراوە پرسێکی حیاتیە ئەتوانێت ببێتە ئەندام ئۆکراین ئەتوانێت بێ بە ئەندام. بەڵام خۆی لێرەدا پلانی نمبەروانەوەی کە سوید ئەکسیژن بێت، یعنی بچێتە پاڵ ناتۆ. تورکیا تاوەکو ئێستا ئەو ڤیتۆی هەبووە، بەڵام وەکو وەزیری دەرەوەی سوید باز دەکا ئەوان لەم یەک دوو شەوەیە لە میانەی کۆبوونەوەکانیانە لە برۆکسل لەگەڵ تورکیا گەشتنەوە گەشتبینیەکی ئێزگار باش تەسەور ئەکرێت تورکیا ئۆکەی بە ئەندامبوونی سویدیش باد لە ناتۆ لە ڕۆژی سێشەمە، چکە بە ئەگەری زۆر ئەمە ڕوو ئەدات، چکە ئەمە بابەتێکە ئەم قسەیە باس یان بەبیر بێنمەوە. ئەمە بابەتێکە بەنسبەت خۆر ئاواوە، بەنسبەت بەریتانیاوە، بەنسبەت یەکێتی ئەوروپاوە، بەنسبەت ئەمریکاوە مەجای هیچ شتێکی تیان نییە. تورکیا ناتوانێت ئەمە بکات، چوە گەر ئەمە بکات لە ناو خۆی تورکیا کێشەی سیاسی و ئابووری کەڵەگەبوو هەیە. ئەو یعنی 1965 بەهای لیرە دابەزیوە لە ماوەی ئەم 8 ساڵەیە 1965 بەهای لیری تورکی دابەزیوە. هەڵاوسانێکی بێشمار لە تورکیا دروست بوو. ئەم سەرۆک کۆماری کە بوو بە سەرۆک کۆماروێ ڕای هەموو ئیجابی خاڵە پۆزەتیڤەکانی نوێنەری 51% خەڵکی تورکیایە. ئەمە جگە لەوەی کۆمەڵی کێشەی کەڵەگەبوو هەیە لە دەرەوە لە ناوە لەبارەی تورکیاوە من نامەوێت بێمە سەر ئەمە. ئەگەر یعنی ڕۆژی وایە بلیری تورکی 30% بەهاکەی لە دەستداوە. ئەگەر بێت و تورکیا ئەم ڤیتۆیە ڕابگەنێت دژی سوید و دژی ئۆکراین، من دڵنیام لەوەی تورکیا توژی بوومەلەرزەی کێچگار گەورەی دارایی و ئابووری و چوزانم سانکشنی گەورەترە بێتەوە لەلایەن خۆراوە. تورکیا خۆی هێڵە سوورەکانی خۆی ئەزانێ و ئەندامیشە لە ناتۆ. من دڵنیام ڕۆژی سێشەم و چوارشەم گڵۆپی سەوز بۆ ئەندامبوونی ئۆکراین یان سوید یا فنلەندا هەڵ ئەکات و ڤیتۆیەکی نامێنێت. باشە دیارە سەرباری ئەو بابەتانی کە جناب باسی کرد لەسەر سوید و فنلەند، بەڵام من دەمەوێت جارێک لەسەر ئۆکراین بوەستم و دواتر دێمە سەر مەرجەکانی سەبارەت بە ئەندامبوونی سوید کە ڤیتۆ سەرەکیەکەی لەسەر سوید هەیە. ئۆکراین کە پرسیم من وەڵامی پرسیارەکەم وەرنەگرتەوە، رووسیا دەتوانێت ببێتە ئەو وڵاتە نێوەندگیرە لە نێوان رووسیا و ئۆکرایندا هەم شەڕەکە ڕابگیرێ و ببێتە نێوەندگیر و ڕازیکردنی رووسیا بۆ بە ئەندامبوونی ئۆکراین لە هاوپەیمانێتیەکە. جەنابەت پرسیارەکەت ئاوایە رووسیا ئەتوانێت بێ بە کێشە لە بەردەم ئۆکراینە بۆ بە ئەندامبوونی لە ناتۆ؟ مەبەستم جۆرێک لە نزیکی لە نێوان تورکیا و رووسیا بەدی دەکرێت لە زۆربەی کارە سیاسیەکاندا، لە زۆربەی کۆبوونەوەکان ساڵی پاریس بینیمان کە لەگەڵ ئێراندا رووسیا و تورکیا کۆبوونەوە. ڕوونتر ئەمەوێ بزانم ئەم هاوپەیمانێتی و نزیکەی رووسیا و تورکیا دەبێتە باعیسی ئەوەی چارەسەری کێشەی رووسیا و ئۆکراین بکات. من لە زمانی مداخەلەتەکانی پێشوم فۆکەسم لەسەر دوو شت کرد. تۆزێک تیۆری ئەەکەمەوە بۆ وەڵامدانی پرسیارەکانی جەنابەت. دوو چەند بکەن زۆر گرنگن لە نابابەتی پەیوەندیێنەوە دەوڵەتەکانە بەردەوام تەحکومەکەن بەسەر شتەکانەوە. ئەمە بۆ تورکیا بێنە پێشای خۆت. چەمکی بازاڕەکە پەیوەندی بە دیدە مۆدێرن و گلۆباڵ و لایەنە بازار و ئابووری بازاڕە کە خۆتان نەزانن بابەتێکی چارە نووساتە. چەمکیشان پەیوەندی چەمکی جیۆپۆڵیتیکە. جیۆپۆڵیتی کاریگەری پێگەی توێ بەسەر سیاسەتی تۆ. تورکیا پێگەکەی زۆر جار وای محکوم یعنی حاڵاتێکی محکوم کردو بەسەری حاڵاتێکی سەپاندۆ بەسەریدا کە هەندێک مامەڵەیە بیکات. پێگەی تورکیا لە ڕاتی ناوەڕاز لە دەریای ڕێژ لە بۆ ڕوبەڕووبوونەوەی هەژمونی سۆڤێت پێگەی گێزگار گرنگە بەلای خۆراوەوە.
بۆیە ئەم پێگەی وای لە تورکیا کردو مامەڵە لەگەڵ رووسیا بکە بە تایبەتی لە دوای بەهاری عەرەبیەوە خۆتان بینیتان کەشتی رووسی بە ناو ئاوی مەرمەڕێ هاتوو لە تەرتوسی سووریای جێگیر بووە بۆیە بەردەوام لە نێوان رووسیا و تورکیا نزیک بوون و تەقاروبێ شتێکی واردە بەڵام من دڵنیام لەوەی کە ئەمەی کە باسم کرد تورکیا خۆی مقید ناکە بە سیاسەتی رووسیاوە هەر شتێک کە رووسیا ئەوەی بکە ئەجا دوای تورکیا خۆی ئەندامە لە ناتۆ ناتوانێت ینی ئێجگار بەو شێوەیە لە دژی هاوپەیمانەتەکانی خۆی بوەستێتەوە چکە ئەوروپاش بۆ تورکیا زۆر گرنگە و ساڵانی ڕابردوو ئەوروپا باجێکی زۆری داوە بە تورکیا بۆ ئەوی کۆچبەر نەپەڕنەوە بۆ وڵاتانی خۆرئاوا بۆیە تورکیا محکومە بەم دووچەمکەی کە باسم کرد ئەگەر دژایەتی خۆرئاوا و بەریتانیا و ئەمریکا بکات من دڵنیام لەوەی کە بازاڕێکی کە ئەوە وەسفم کرد زۆر خراپترە بێ ئەمەش ناکۆچیێکی ناوخۆی لە ناو تورکیا یانی تووشی تەڵەزگەیەکی ناوخۆی ئەکاتەوە کە ڕەنگە ئەردۆگان باسان تیا دەرنەچێت بۆیە پاراستنی باڵانس لەم بابەتەیە بۆ تورکیا بۆ خۆی گرنگە خۆی ئەم حاڵتە دەزانێت ئەوەی کە باسێکەی تورکیا و رووسیا پەیوەندیکی هاوپەیمانێتی بەهێزیانەیە و چۆنیەوە ئەم سەلام عەلەیکومە گەرمەی لە زیلینسکی کردووە ئەمە بابەتێکی واردە ینی ئەمە من ئێستا لەم کەناڵی جەنابتان قساکەم بەڵام لە کوردستان 24 و لە ڕووداویش و لە گەلی کوردستانیش و کەناڵەکانی دیکە و ڕادیۆنەواش و چۆنەکانی دیکەش قساکەم قەید نیم بەم کەناڵێکی دیاری کراوە ئەمەش بە هەمان شێوە پەیوەندی بە پێگەی تورکیا خۆیەوە هەیە ینی لەسەر ئەم بابەتانە دیارە من مەبەستمە پەیوەندی بە پێگەی تورکیا خۆیەوێتی هەیەی کە ئەو سیاسەتەی کە تەسفیری مەشاکیلەکە بڕیاری داوە سیاسەتەکانی خۆی ئاسایی بکاتەوە لەگەڵ هەموو وڵاتانی ناوچەکەیە کە وەکو باسم کرد سفر پرۆبلیم بوو پێشووتری ستا بوو بە فول پرۆبلیم ئەبێ بەردەوام ئەم سیاسەتانە ئاسایی بکاتەوە بێ بەهای لیرەی تورکی لەوە زیاتر ینی دانەڕمێت چکە لە مێژووە لیرەی تورکی وها خراپ ینی وها داڕمانی گەورەی بە خۆیەوە نەبینیوە خاڵێکی ترکە لێرە من باسیەکەم تاوەکو ئێستا تورکیا ینی پشت بە وزەی رووسیا بەستێت تورکیا خۆی واداناوە هێڵەکانی وزەی منتیقەکە هەموو بە خاکیەوە بڕۆن بەرەو ئەوروپا و بەرەو خۆرئاوا ینی لێرە ئەوروپا بەعدی بە تورکیا داوە و غازەی لە دەریای سپی ناوەڕاست لە قوبرس لە پەنادەستی تورکیا دۆزراوەتەوە 10 ساڵە بێبەشیەکەن و لەگەڵ ئیسرائیل ئاوبەشی پێکەن لەوێژێ چێتیەک هەیە وەکو ناتۆ ئەسترن مەدەترۆینن گاز فۆرم قیمەی وڵاتانی غازی دەریای سپی ناوەڕاست لە بندەستی تورکیا و بێبەشیان کردو خۆرئاوا تورکیا بڕیاری پێدراوەیان وەکو خۆی باسێکال وەزیری دەرەوە ئەچنە پاڵامی چێتیە لە دەریای سپی ناوەڕاست کە خۆرئاوا قیادەیەکات بۆیە وا باشە بۆ تورکیایان خۆیان وای بە باش دەبینن کە فعلەن لە ڕوانگەی ئابووری و بازاڕەکەەوە بۆ ئەوان زیاتر گورزیان بەرکەوتووە ئابووری و بازارش دڵنیام مەفهومێکی خۆرئاوایی و تورکیا بەم لایە شکێنێتەوە ڕۆژی سێشەم و چوارشەمیش ئەیبینین تورکیا هیچ خەتێکی سووری لە بەرامبەر ئوکرانیان نییە و لە بەرامبەر بە سویدیش ئەم پرسە یەکلایەکاتەوە لەم پرسیان نەجاحەت بەدەستێن باشە قسەکان هەر لە دوایین قسەی جنابتەوە وەردەگرمەوە گفتوگۆکان ئەویش سویدە لە بەرامبەر فنلەندا جۆرێک لە نەرمینواندنێک تەواضعێکی هەیە تا ئێستا تورکیا بەڵام لە بەرامبەر سویدا قورستر بۆتەوە بە تایبەتی لە پاش دوایین ڕوودا و کە لە وڵاتە ڕۆدا ئەویش سووتانی کۆپێکی قورئانی پیرۆز بوو کابە تورکیا بە توندی دژی وەستایەوە مەرجەکانی تورکیا چی دەبێت بۆ ئەوەی کاو ڤیتۆیە پرسی ئەندامانی پارتی کرێکارانی کوردستانە پەکەکەیە دیارە کۆمەڵێک پرسی کوردەکە لە وڵاتەیە لە سویدا هەیە کە سوید وڵاتێکی دیموکراسیش تا ئێستا دادەنرێت ینی ئەشێ مەرجەنیەکانی تورکیا چی بێت و سوید تاشەن نەرمینواندن و مبادرە ئەنوێنێ لە بەرامبەر داواکانی تورکیا خۆی ئەوە قوتابخانەیەکێ پێڵم قوتابخانەی کۆبنهاگن لە قوتابخانەی کۆبنهاگن پێش جەنگی سارد چەخل لەوە ئاکاتەوە چەمکی پاراستنی ئاساییش پێشووتر من یانێمە بە قوڵتر تۆزێک وەڵام پێشووتر پێش جەنگی سارد ئاساییش پاراستنی ئاسایشی ئێمە تەنها پەیوەندی بەوە هەبووکە ئێمە لە ڕووی سەربازیەوە خۆمان پارێزین وڵاتێکی دژمن هێرش نەکاتە سەرمان بەڵام ئێستا ئاسایش بۆ تورکیایە بۆ عێراق یان بۆ هەر وڵاتێکی تر هەر ئەوە نییە لە ڕووی سەربازیەوە من بیری لێ بکەم و ئاسایشی سایبەری هەیە ئاسایشی خۆراک هەیە ئاسایشی وزە هەیە ئاسایشی مرۆیی هەیە ئاسایشی پیشەسازی هەیە بۆیە کە تۆ چیتە ناو گفتوگۆیەکەوە لە ناتۆیان لەگەڵ وڵاتێکی دەوروبەرا کەوتە مەحەمەیەکەوە هەموو ئەم لایەنانە بێ لێک بیتەوە یعنی هەموو ئەم لایەنانە بۆ تورکیا ئەگەر بۆ وڵاتێکی دیکە گرنگێکی بۆ تورکیا دەیان جارم گرنگێت چکە تورکیا پێگەیشی گرنگی هەیە لە ناوچەکەیە پۆستێکی گرنگە نەک لە ڕۆژهاتی ناوەڕاستە لە ئاسیادا تورکیا پۆستێکی گرنگە و بە تایبەتیش ئەم هەنگاوە تا ئەوەردۆگان من بەسم تورکیا عەدالەت vê kalkenmê partisi AK Partiye
کە حیزبی داد و گەشە پێدانەیە ئەم پێناسەیە بەبیر خۆی بێنێتەوە خەریکی داد و گەشە پێدان بێ لە ناو خۆیان نەک خەریکی ئەو مەعمەعانە بێت کە پێشووتر پێوەی سەرقاڵ بووە بۆ دژایەتیکردنی پەکەکە و لایەنە تیرۆریستەکانی دیکە تورکیا داوای ڕادستکردنەوەی پەرلەمانتارانی پێشووی سووی دەکاتەوە کە کوردن ئەمە بەلای سویدەوە حاڵتێکی یعنی وەکۆڵی لایە جوزە هەر نابێ چونکە ئەم وڵاتانە وڵاتی مؤسساتین بیرت نەچێ وڵاتی قانونن وڵاتی دەستورن ینی ئێستا یەکێک لەو دەرکەوتە گرنگانەی کە ئاژانسەکان باسی ئەەکەن خاڵی یەکەم باس کرد لە سەرەتای بەرنامەکە وتم خۆرئاوا و ئەمریکا بە تەواوەتی ئاژانسەکانیان ناوەنداوەڵگریەکانیان بە تەواوەتی بۆیان ڕوون بۆ تۆ رووسیا ئەو وڵاتە نییە چەک بەرهەم بێنێت و بە درێژایی شەڕەکە ئیدارەی دروستکردنی چەک و سنعاتی حربی بدات ئەمان لەم ڕۆ سەرکەوتنیان بەدەزێنەوە خاڵێکی دیکە لە مەسلەی ڤاگنەرەوە دەرکەوت لەم ڕۆژانەی دوایە دەرکەوت تورکیا وڵاتێکی مؤسساتیش نییە رووسیا وڵاتێکی مؤسساتیش نییە کە بەرامبەر خۆرئاوا ببێتەوە خاڵێک کە ئێجگار خاڵی پۆزتیڤی وڵاتانی ئەوروپا و خۆرئاوای بەگشتی ئەوەیە کە ئەمانە وڵاتی مؤسساتین وڵاتی یاسا و دەستورن تۆ دەبینی هێزێک کابرایە هاتووە لەسەر جادە سندویچی فرۆشتووە بۆ بە ینی چێشتی بۆ سەرۆک لێناوە دوای کۆمپانیای خۆراکی داناوە بە ملیاردێر دوای میلیشای دامەزراندووە بۆی ملیارەکانی خۆی بپارێزەی دوای لە دەوڵەتەکە هەڵگەڕاوەتەوە ئەم حاڵتە سلمان دیکە ئەم رووسیا وڵاتێکی مؤسساتی نییە ڕوبەڕووی ئەوێ کە تۆ مؤسساتی شتنەوە یعنی ناتوانانی ئابوووریکی بەهێزت دەبێت کە ئابووریکی بەهێزی شتنەبوو ناتوانانی ئیدارەی ئەم سیراعە بیت بەڵام ئەمە حاڵەتێکی ئیستیسناءە کە لەوانەیە لە کاتی جەنگا ڕوبەڕووی هەر وڵاتێک بێتەوە رووسیا حاشاڵ نەگرێکە وڵاتێکی گەورەیە چ لە ئاراستەکردنی پرسە سیاسیەکان چ لە ڕۆ ئابوووریەکە و لە ڕووە سەربازی و پێداویستە لۆجستیەکانیشەوە بە هەمان شێوە ینی هێشتا چاوەڕێەوە دەکرێت کە رووسیا بدۆڕێت لە بەرامبەر ئەم جەنگیدا ئێستسنا نییە لە سیاسەتا خاتون کتێبەکەیە هانس مۆرگنسا و سیاست لە نێوان گەلاندا ئەمە پێنج حاڵەت پێنج فاکتەر دیاریەکە بۆ هێز لێمەکە لێرە من بەڕێوەبەری ئاژانسێکم بۆ توێژینەوە لە دەرەوە ناوی مێدەترینێنە من لێرە مە نبینم با کوردیش بم ما مەسلحەتی میلەتەکەی خۆشم ببینم با لایەنگیریش بم من باشی و خراپی نبینم جوان و ناشرینی نبینم کە تەحلیل و ئەناڵایزەکەم من بەهێزی و لاوازیە بینم بەهێزی و لاوازی لایەنی سەربازیە لایەنی ئابووریە وەنیە لایەنی دیبلۆماسیە لایەنی ئەمنیە لایەنی تەکنەلۆژیای زانیاریە لەم ڕۆژەیە کە باز لە ئارتیفیشەڵ ئینتەلیجەنس سەکرێت کە خۆراوە قیادەی ئەمە کات زیرەکی دەستکرد تۆ لە ڕووی مؤسساتیەوە ئێمە بینیمان من باسم کرد کە نمونەم هێنایەوە کە رووسیا وڵاتێکی مؤسساتی نییە وڵاتێکی دیموکراتی نییە ئەو وڵاتە نییە کە لە ڕووی ئابووریەوە بەرگە بەم جەنگە زەبەلاحە بگرێ ئەجا دوایی کۆمەڵێ پرسی ئەجگار دیکەش لەسەر ڕەفەر نیشتون بەشەریەت پێویستی بەوەیە کە ئەم لایەنە زلێزانەی کە ئێمە باسیەکەن بیری لێ بکەنەوە یعنی ئێستا ئەم هەفتەی کە ئەمان کۆبوونەوەی تیاگەن لە 12000 ساڵی ڕابردووە ئەسۆسیێتد پرێس وا دەڵێ لە 12000 ساڵی ڕابردووە هەفتەی وا گەرم لە مێژوان نەبووە لە بۆ جیهان کە ئەمە گەرمبوونی گۆی زەوی لێکەوێت ئەوجا هەڵکشانی هەژمونی چین هەیە مجموعەیە چۆنەڵی تەطبیعات لە ناوچەکە ئاسایی بوونەوەی علاقات لە ناوچەکە ڕوویداوەکو ئێران سعودیە ئیسرائیل ئیمارات ئیسرائیل تورکیا میسر ئەمانە هەموو سیستەمی نوێی جیهانی نەزمی نوێی لەم سیستەمە جیهانیا پێویستی بەوەیە ڕوتینکینێگەیە عادە نەزەرێکی تازە هەیە کێ بێ عادە نەزەرە بکە بێگومان هێزە هەرێمەی و هێزە جیهانیەکانە یعنی شتێکی بڵێن نیو ریژنال ئۆردر ئەن گلۆبال ئۆردر سیستەمی نوێی جیهانی و هەرێمایەتی شەیپین بکرێتەوە یعنی سەر لە وێنا بکرێتەوە اینجا ئەم پرسە گرنگانە هەتی و ماونەتەوە کۆڵێ ئەڵکاون بەم پرسەوە بۆیە ئەم پرسە من تیا گەشتبینم بە زووی تێ ئەپەڕێنن پرسی بە ئەندامبوونی سوید و ئۆکرانیا بە زووی تێ ئەپەڕێن چکە کێشەی دیکەی بەدوای خۆیانە کە کێشەی ئاسایشی خۆراک و کێشەی ئاسایشی وزەیە و کێشەی گەرمبوونی زەویە و کێشەی ئەڵکشانی هەژمونی چینە ئابووری چینە لە ناوچەکەیە و کێشەی ئەوەی ئێران دەستی بگا بە چەکی ئەتۆمی و چەکی ئەتۆمی تاقیب بکاتەوە ئەمانە هەموو یعنی ئەگەرن لە ئارادان لە بەردەم خۆرئاوایە بتەقنەوە بۆیە خۆرئاوا پێویستی بەوەیە ئەم پرسە بە سەریحی تێپەڕێنە لە ڕۆژی سێشەم و چوارشەمە ئەم سەمیتەی کە دەکرێت لە لیتوانیا بەبێ سەری ئێشە ئەم پرسی بە ئەندامبوونەی ناتۆ ئۆکرانیا بەوادرەکانی باش بێت دکتۆر ئەم تێپەڕاندنە لەسەر حسابی کورد نابێ کورد وەڵڵاهی چکە ڤیتۆ سەرەکیەکەی تورکیا لەسەر سوید پرسی کورد و ئەندامبوونی ئەندامانی پارتی کرێکاران لە پەکەکەیە کە لە وڵاتەیە مافی پەنابەریتیان هەیە زۆربیان ڕۆژنامە نووسن چالاگوانن
بەشێکیشیان تەنانەت ئەندام پەرلەمانە لە یادمان نچێ. لەم ڕۆژانەیە عینەن سەمەتێکی دیکە هەیە زیاترە لە لووتکەیەک ئەمە ڕێگای گەشەی پێڵەن کە ئەو هێڵا ئاوری شمێ تقریبان پەیوەندی بەمەوە هەیە ڕێگای گەشەیە کە پەیوەندی بە چینەوەیە بەم ناوچەیە تێپەڕێ و لە هەموو حاڵەتێکا ئەم ڕێگای گەشەیە بە تورکیا تێپەڕێ ئەگەر دیقەت بی بە عێراق تێپەڕێ بەناو خاکی کوردستانە تێناپەڕێ چکە ئەگەر بەناو خاکی کوردستانە تێپەڕێ دەبێتەوەی گەشەکردنی کوردستان ژەر بە ناوەکەیە دیارە بۆیە من دڵنیام لەوەی کە تورکیا هەر شتێکە قازانجی کوردی تابێ بە تایبەتی کورد لە باکووری کوردستان و ڕۆژاوی کوردستان ئەو بایکۆتێکە و ڤیتۆی لەسەر هەیە ئەمە شتێکی ڕوونە هیچ سکرێتێک لەمایان نییە کە تورکیا باکووری کوردستان و ڕۆژاوی کوردستان بە مەترسێکی گەورە لەسەر خۆی ناوەبات بەڵام ئایا کورد لە ناو ئیشی لەسەر بنیادنان و لە دەرەوە ئیشی لەسەر دانپیانان و لۆبیکردن بۆ خۆی کردوەوە ئەمەیە پرسیارەکە. باشە دکتۆرە ماکەمە دوا پرسیار دوجار چاوەڕێ دەکرێت لە نێو کۆبوونەوەکەی ئەم هەفتەیەکە لە هاوپەیمانێتی ناتۆ ئەنجامەدرێت ئەنجامەکان چی بن و دەشێت چۆن تێپەڕێنرێت ئەو ڤیتۆیانی تورکیا کە هەیەی و ڕای تورکیا و ئەندامبوونی ئۆکراین لە نێو هاوپەیمانێتی کە تا چەند دەتوانرێت جێ بکرێتەوە. من بەسەریعی کۆی قسەکانم تۆخترەکەمەوە یەکەمیانم کە باسم کرد ئەم لووتکەی کە لە لیتوانیا ئابەسترێ پرسی یەکەمیان پەیوەندی بە ئەندامبوونی سویدێ لە ناتۆ پرسی دووەمیان پەیوەندی بە دەفێنسەوەیە کە بەردەوام لە ڕۆژی دوای سەرڕاڵگیرسانی جەنگەکەوە ئەم قیمانە ئەم نوع لووتکە ئەمە سێمین لووتکەیە چوارەمین لووتکەیە لە ناوە ناتۆ ئەنجامی ئەدات بۆ ئەوی تەقیمی سیاسەتەکانی ڕابردووی خۆی بکاتەوە و ئەمەش هەڵسەنگاندنی بۆ ئەکرێت و بڕیارە درێ پاڵپشتێکی بەهێستری ئۆکرانیا بکەن بۆی لەم جەنگیابی باتەوە لەبەرەوەی وتم بۆیان دەرکەوتەوە کە رووسیا ناتوانێت تەسنیعی زیاتر بکە بۆی دارەدانی جەنگەکە و لە ڕووی ئابووری و مۆساتیشەوە حاڵەتەکە ئەوە بکەوێت حاڵەتی سێهەمیان و کۆتایی ئەم بابەتە بێت ئەوەیە کە خۆرئاوا بە پەلەیە پرسی بە ئەندامبوونی سوید و ئۆکرانیا لەم لووتکەی سێشەم و چوارشەمە ئەبەسترێ لە لیتوانیا یەکلایی بکاتەوە بۆ لەبەر ئەوەی ئەو کێشە و کێشەڵۆکە گەورانەی دیکەی لە دەوروبەر و لە جیانە هەن نەبنەهۆی هەڵە ئاوسانی زیاتری کێشەکان لە بەردەم خۆرئاوایە. بەڕێز دکتۆر بەهرۆز جەعفەر کە بەڕێزیان دکتۆرە هەنێ لە پەیوەندی نێو دەوڵەتەکان زۆر سپاس بۆ ئامادەبوونەوە دکتۆر.